بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا بەخێر بێن بۆ خستنە ڕووی ئاماری 6 مانگی ئەم ساڵی مادەی هۆشبەر لە بەکارهێنەر و بازرگاران و ئەو بڕەمادەیەکەوە دەستی بەسرا گیراوە. دیارە لای هەمووان ئاشکرایە سنووری بەڕێبەراتی ئاسایشی گەرمیان سنوورێکی بەرفراوانە لەگەڵ ناوچەکانی خوار و عێراق و دەرەوەی هەرێمی کوردستان ئەمانش بۆتە هۆی ئەوەی بە هەندێک لەو کەسانەی کەوا بەکارهێنەری مادەی هۆشبەر نیا بازرگانی پێوە دەکەن لەو سنوورانە داخلی هەرێمی کوردستان بن. بەبێ ئەو ئامارەی کەوا لەلایەن بەشی مادە هۆشبەرەکانی سنووری بەڕێوەبەراتیمان و یاریدەری و بنکەکانی سنووری بەڕێوەبەراتیمانەوە ئامادە کراوە لە بەکارهێنەر و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا توانراوە 65 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەستگیر بکرێن. لەو بڕێیە 63 کەسیان بەکارهێنەرە، 2 کەسیان بازرگانی مادەی هۆشبەرە، 49 کەسیان لەو 63 کەسە کوردی دانیشتووی عێراقە هەرێمی کوردستانە، 18 کەسیشیان خەڵکی بیانیە. دیارە لەو ناو ئەوانەدا لە کۆی 65 کەسەکە 34 کەسیان لە قۆناغی لێکۆڵینەوەدایە، 7 کەسیان لەبەر نەبوونی بەڵگەی پێویست ئیفراج کراوە، 24 تۆمەتبەریشیان سزادراوە بە سزای زیندانیکردن و پێبژاردن. ئەو مادانەی کەوا لایەن هێزەکانمان لە سنووری بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمیان بەشی مادە هۆشبەرەکان و یاریدەری و بنکەکان دەستی بەسەرا گیراوە بۆ ئەم ساڵ 2 کیلۆ و 500 گرام لە جۆری کریستاڵ، کیلۆیەک و 550 گرام لە جۆری تریاک، حەشیش 480 گرام، 1355 دانە حەب لە جۆری ترامادۆڵ و میثادۆن، هیرۆین 7.5 گرام دەستی بەسەرا گیراوە.